دوو تەرمیناڵن بۆ خزمەتی خەڵکی شاری سلێمانی کراونەتەوە سپاسی هەردوو لایەنەکەن کە توانیانە ئیشی باشکەن لە بواری گواستنەوەدا بەڵام ئەم کێشەکە خەتی باقوبە لە ساڵی 2019 ئەم خەتە هەیە پێشتریش یەک دوو جارێکی افتتاح کراوەتن نازان بە بۆنێکیەوە نەماوەیان وەستێنراوە لە ئێستادا لە کاران ئێستا کارەکەن ئێستا بەڕێبەری گواستنەوەی دیالەژ لێرێ هاتوون بە نوێنەرایەتی مدیر عامی گواستنەوەی بەغا لێرن و ئیشەکەن لێرە هاتوونە تێرە ئەمان ئیشکەن. کاک جەمیل ئایا مۆڵەتی ڕسمی بە کام لایە بۆ گواستنەوەی سەرنشین لێرە بۆ دیال یاخود بە پێچوانەوە بە سلێمانی بەنسبەت دیالەوە مەفروزە خەتی خۆیەتی ئەمان هەیەە و مەفروزە لای ئەوانە و ئەوانیش هێنن خەتی بەغاش گواستنەوەی محافەزەی بەغا هەمووی ئایدیەوانە ئەمان دەڵێن شۆفێرانی هێڵی بەغدا نەفەرەکانی ئێمان بردووە لە ڕێگا لە دیالەدایان دەگرن ئێوە چی دەکەن بۆ ئەمان برای ئازیزم کەس شتیوان ناکە هەر خۆت بێنە بەرچاوی خۆت من لێرەوە گەر بڕۆم بە بەغا چی پێویستەکە بچمە دیالە لە دیالەدا بەزم تەکسیشی کە بگرم بچمەوە بەغا هەر ئەچم یەک جارە چمە تەرمیناڵی سلێمانی و لێوەڕۆم تۆ لێرەوە بە نەفەرەکان دەڵیت کە ئەم هێڵە بەکاربێنن کە تەرمیناڵی شارە زوورە نەفەری ئیلاقەمان بەسەر نەفەرۆنی نەفەری خۆیان جیایە باقوبەش نەفەری خۆی جیایە ئەوانیش نەفەری خۆیان جیا بەغا تەرمیناڵ ئێوە گواستنیە گواستنەوە گەیاندن لێستاوە چ ڕێکارێک یاسایی دەگرنە بەر ئێمە ڕێکاری یاساییمان گوتۆتە بەر ئەو شۆفێرەی کە هەڵکوتێتە سەر خەت هێڵێکی تر ئیجراعاتی یاسایی لەگەڵا